فیلمی نۆرنبێرگ ئەو شارێک کە شاهێدی گەورەترین دادگایکردنی مێژوو بوو. ئەو فیلمە باشترین فیلمی بایۆگرافی مێژووی درامی ئەم ساڵە بەبێ هیچ گومانێک. لە دوای مردنی ئەدۆلف هیتلەر لە ساڵی 1945 دەستکرا بە ئامادەکردنی دادگایکردنی فەرماندە باڵاکانی نازیەکان لە شاری نۆرنبێرگ لە ئەڵمانیا. جالۆ کاتەدا پزیشکێکی دەرونی سوپا شرۆڤەکردنی کەسایەتی فەرماندەکانی پێڕادەست پێدرێت کەەوە ڕامی مەلیک ڕۆڵەکەی دەبینێت. جا لە کاتی شرۆڤەکردنی فەرماندە باڵاکان پەیوەندێکی ئالۆز لە نێوان پزیشکە دەرونیەکە و هێرمان گۆرینگی جێگیری ئەدۆلف هیتلەر دروست دەبێتن. جاوە فیلمە بەتەنیا گفتوگۆکردن نییە لەسەر بابەتێک یاخود ڕووداوێکی مێژووی بەڵکو زۆر بوێرانە مرۆڤ دەسەڵات خراپە دادپەروەری دەخاتە ژێر لێکۆڵینەوە. ئەو فیلمە بەتەنیا دادگایکردنی تۆمەتبارەکان نییە بەڵکو زیاتر ڕەتکردنەوەی یاخود نەفرەتکردنی ئەو بیرۆکە هەیە کە ڕێگایدا تاوانێکی وا گەورە یاخود کۆمەڵکوژێکی وا گەورە ڕووداتن. ئەو فیلمە وەڵامێکی ڕاستەخۆ و ئاسانمان پێشکەش ناکاتن ڕەتی دەکاتەوە تاوان بخاتە ئەستۆی هەمووان. بەڵام لە هەمان کاتدا ئەو بێدەنجێک کە لە کاتی بوونی تاوانێکی مێژووی وا گەورەدا بوونی هەبووە ئاشکرا دەکات نەوەک تەنیا سەرزەنش بەڵکو ئابڕووی دەباتن چونکە بێدەنجی لە کاتی تاواندا بە جۆرێک لە جۆرەکان بەشداربوونە لەو تاوانەدا. جا ئەو فیلمە پێمان ناڵێتن دادپەروەری سەرکەوت بەڵکو ئەوان دادگایکردنەکە و کوشانوویەکە تاوکو پێمان بڵێت ئەگەر لێپرسینەوە نەبێتن بە واتای شەرعاندنی تاوانەکانە. وەو فیلمە پێمان دەڵێت دادپەروەری بەتەنیا سزادان نییە بەڵکو بۆ ئەوەیە مێژوو دووبارە نەبێتەوە لە شوێنێکی تر بە جۆرێکی تر هەمان کارە ساد ڕووبداتەوە. ڕێگریکردنە لەو بیرۆکەیە کە ئەو زاڵمانە دروستیان کرد بۆی تاوانێکی وا گەورە دروست بکەن. دادگایکردنەکە بەتەنیا بۆ ئەوەیە ئەو بیرۆکەیە ڕەت بکاتەوە ئەو بیرۆکەیە ڕەش بکاتەوە کە دووبارە تاوانێکی وا مێژووی گەورە بەرامبەر بە ئینسانیەت ڕووبداتەوە لە شوێنێکی تر بە جۆرێکی تر. ئەو فیلمە لە لایەکەوە ترسناک بوو بۆ من چونکە نیشانی داین ئەوانەی کە شەڕ و کوشتن و جینۆسایدەکانیان ئەنجام داوە باوکێکی باش بوون مۆسیقایان خۆشویستووە عاشقە کتێب بوون و کتێبیان خوێندێتەوە بۆیە فیلمە دەپرسێتن چۆن کەسێکی ڕۆشنبیر دەگۆڕێت دەبێتە درندە بکوژێکی درندە و خراپەکار بە کورتی ئەوان دەیانەوێت ئەفسەرە باڵاکان بخەنە ناو قەفەسی زیندان و قەفەسی دادگاوە بۆی بەلاوازی نیشانی جیانی بدەن بە بەڵگەوە سزایان بدەن دواتر بیان کوژن خۆ ئەوان دەیانتوانێت ڕاستەخۆی بیکوژن بۆ ئەوەیان نەکرد ئەوان ویستیان بەلاوازی پیشانی دنیای بدەن بۆ ئەوەی لەولاوە هاوسۆزیان چونکە گە ڕاستەخۆ بیان کوژ بەیە هاوسۆزیان بۆ پەیدا دەبوو لەلایەکترەوە بە بێزی دەگەڕانەوە مەبەستی ئەوان چونکە ئەوان بڕیاری کوشتنی ئەفسەرە باڵەکانی نازیەکان لە ئەوەلەوە درابوو بەڵام ئەوان دادگایەکەیان ڕێخست بۆی بە پێشتاوی هەموو دنیاوە بسەلمێن کەوانی کەسانی خراپ و ڕێباسێکی خراپ و درندانیان هەیە ئەوجا بیان کوژن چونکە ئەگە سەرەتا بیان کوشتبان ئەو کاتە بە ئەگەری زۆر هاوسۆزیان پێدا دەبوو گروپی گەورەتر پەیدا دەبوون و لە لایەشترەوە بە بێزی دەگەڕانەوە بەڵام ئەوان ئەو هەدەفەی کە خۆیان دەیانویست لە دادگا بە بێزی بە شکست خواردووی نیشانی دنیای بدەن بۆی دواتر کە کوشتیان هاوسۆزیان بۆ پەیدا نەبێتن. بەجددی یەکێکە لە جوانترین فیلمەکە کە من بینەری بووم بینەری چیرۆکەکی ڕاستەقینە گەورەترین دادگاییکردنی مێژوو گەورەترین سزادانی ئەو کەسانی کە بەشیان هەبووە لە گۆڕینی ئاراستەی دنیا لە سزادانی بە کۆمەڵی ئینسانیەت بینەر یەکێک لە جوانترین چیرۆکەکان دەبین دیالۆگەکانی لە لووتکەیە بێگومان لە نواندنەکانیش هەموو شتێک ناوازە بوو لە فیلمەدا. دەتوانم بڵێم گەشتێکی مێژووی بوو بۆ بینەر بۆی باری دەرونی ئەو کەسایەتێک گەورانەی مێژوو ئەو سەرکردە فەرماندە باڵاکانی نازیەکان کاتێک لە زینداندان ببینێت. بەجددی فیلمێک بوو ڕێک دەتوانم بڵێم شۆکێک بوو بۆ بینەر. بۆ من باشترین فیلمی وەکو سەرتاش باسم کرد بایۆگرافی درامی مێژووی ئەم ساڵە بەبێ هیچ گومانێک دیالۆگ و چیرۆکەکە و ئاراستەکەنی چیرۆکەکە و جێرانەوەی چیرۆکێکی واقع بەو ئەندازە جوانە ناوازەیە نیشانی بینەر بدە بێگومان شایانی هەموو دەستخۆشیێکە بێگومان شایانی بینینە چونکە یەکێکە لە باشترین فیلمەکانی ئەم ساڵ ئەگەر باشترینیش نەبێتن. نواندنەکان ڕامی مالیک ڕاسل گرۆ و مایکل شانن یەک لێکتری ناوازەتر ئەو ڕۆڵبینینەی ڕامی مەلیک بەجددی شتێکی نوێ نییە ئەو
کوڕە بۆ ئەو دروستکراوە کارکتەر بێت هەر دەرکەوتنێکی ناوازەیە بۆیە دونمە بینن دووبارە خەڵاتی ئۆسکار بوو باتەوە ڕەنگە ئەکتەری باشتر لە فیلمی تر نواندنی باشتریان کردو لە ساڵی 2025 بەڵام ڕامی مەلیکیش یەکێکە لە ناوازەکان ڕایسل گرۆ کە ڕۆلی هێرمان گۆرینگی جێگیری ئەدۆلف هیتلەر دەبینێت ناوازەیە پارێزەرەکە مایکل شانن کە ڕۆلی پارێزەرەکە دەبینێتن بێگومان یەکێکە لە جوانترین ڕۆڵ بینینەکان کەسێکی وشک کەسێک کە هەموو هەدەفی ئەوەیە ئەوان وەکو تاوانبار سزا بداتن بێگومان یەکێکە لە باشترین فیلمەکانی ئەم ساڵ بۆ من یەکێک لە سێ باشترین فیلمەکانی ساڵی 2025 فیلمی نۆرنبێرگە بۆیە باموو پێوێرەك شایانی بینینە هیچی شم سپۆیل نەکرد بۆیە گلەیمان لێ مەگەن بۆی ئەوانەی کە نەیان بینیوە بەجددی گوناحەوە فیلمە سپۆیل بکرێت ئەگەر نەتبینی بێت ڕێک بڕۆ سەیری بکە هەتا لێت سپۆیل نەبوو یەکێک لە باشترین فیلمەکانی ساڵی 2025 ئەگە بینیوتە سەرنجی خۆت لە کۆمنت بەجێ بێڵەوە واگەر نەشت بینیوە گوناحەوە فیلمە لە دەستە خۆت بدەیت فیلمێکی ڕاستەقینە فیلمێکی ناوازە بە هەموو پێوەرەکان هەم ئەکتینگ هەم چیرۆک و هەم ڕووداوە مێژوویەکان بەجددی هەموو شتێکی ئەو فیلمە نایاب بوو شتێکی وام نەماوە لەسەر فیلمەکە ئەگەر تۆ شتێکت ماوە لە کۆمنت بۆمان بنووسە تا فیلمێکی تر تا خوێندنەوەیکی تر دێمەلاتان ئاسوودە خۆشبەخت بن